سڵاو بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە ئەم کاتەوە مکاتێکی ژیانتان پڕ بێت لە شادی و کامەرانی. ئازیزان لە خزمەتانداین بۆ پێشکەشکردنی وتوێژێک لەگەڵ بەڕێز مێرداد سەبووری هەڵسوڕاوی بواری مافەکانی کرێکاران سەبارەت بە لایەنە جۆرا و جۆرەکانی بیمەی کرێکارانی بیناسازی و مافەکانیان. بەو هیوای باسەکانی ئەم بەرنامەیە جێگای سەرنجیەوە بێت. کاک مێرداد سڵاوتان لەبێت. سڵاو ڕێز لە ئێوە و بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. منیش مەمنونم کام کاتانە لەگەڵ قەرارگرتووە. زۆر سپاس بۆ ئامادەبوونت لە بەرنامەی تایبەتی ئەم هەفتەیەماندا. کاک مێرداد، ئیسلاحیەی مادەی 5 کرێکارانی بیناسازی چییە؟ وە چ کاریگەریەکی لەسەر بابەتی بیمەی کرێکاران هەیە؟ لەسەرەوە گەر قسەمان بۆ بکەن. ئەزانی ئیسلاحی مادەی 5 بیمەی کرێکارانی ساختمانی تقریبەن لە ساڵی 1399 و تەوەسط تامین اجتماعی واردە قەرسەیە مەجلس کرا و یەکێ لە مەسەلەکانێک کە مەطرح کرا ئەوەیە کە سازمان تامین اجتماعی ئەڵێ ئێمە بۆ بیمەی کرێکارانی ساختمانی بودجێ و ئەناجەی کافیمان نییە و ئەبێت هەزینەکەی جۆرێ دابین کرێت. ئەو هەزینەیە نزیک بە 18,000 ملیاردە کە داواکە لە مەجلس ڕاهکاردنێکی بۆ پیاکرد. ئەم ئیسلاحیە پێی 4 ساڵە گوزەشتە هەر ئەوە ڕۆژێک وارد ئەم ئەرسەیە مەجلس بووە تقریبا تا ئێستا کە 4 ساڵی لێ بگذرێت نزیک بە 350,000 نەفەر خەلق بیمە بوون، یانە بیمەی کارگەری ساختمانی کە 950,000 نەفەر بوون، 350,000 نەفەریان بیمەکەیان قەت بووەوە بەهانەوە لە مختلف و کتابی اجتماعی هێنایە. لەتای 4 ساڵات چەند ڕقم ئیسلاحی مادەی 5 واردە ئەرسەی مەجلس بوو کە چەند موردی یەکێ لەو موردە لە تەوەسطێ کانون ئەنجومەنی لە سنفی کارگەران ساختمان و ڕێی کارشناسی بوو کە ئەنجومەنەکان داوایان کردو کە ئەم کەمبوودە بودجە بەرئەساس 4% و 1% حداقل دەستمۆز دەبان هەزینەی ساخت و سازەوە بسنگێ لە کارفەرما و تەرخێکی کارشناسی شدە و ئەوم شوە بودجەیە کە کەمبوودی هاوردانی اجتماعی تامینە بوو. ولی ئەو تەرخە تقریبا ئەوە ئاخر ڕۆژێک قرار و تەسویر بێت نمایەندەی لە مەجلس تەرخە جەدیدیان واردە ئەو شتەکرد و ناو دوخۆریەتی کە چتیە کرد داوایە کرد کە بیمەی کارگەران ساختمانی بڕێتەوە بۆ ساڵی 93 و بەرەساس ئەو کەسریە بودجە بەرەساسە پەروانەیە ساخت کە 15% بڕێت تا 25-30% و ئەم کەسری بودجە جۆرە تامین کات هەرچەند هەر ئەو ئانە ئەنجومەنی لە سنفی سازمان تامین اجتماعی مخالفەتی گرکە ئەم شێوە و ئەم مقدارە هەزینە کە ئێوە دەرنەزەرتانگیری بەرەساس 25-30% کەفاف بیمی کارگەران ساختمانی ناوە نەهایەتی مەسەن 7-8 ملیارد چتکاوە 10,000 ملیارد تقریبا چتێت کەسریە بودجە تێت. ولی ئەوەی کە چه تاسیرگەلێکی داناوە حقیقەتەن ئەم تەرخە تا 8 مانگی گوزەشتە بۆ چووە بوارە ئەجرایی و کە قرار ئەجرایی بێت وە ژمارە حەسابیاندا و داوایان لە کرێکارەکان کردو کە سەفتناوکەن و ئەوەی کە چه تاسیراتێکی بووە حقیقەتەن تاسیراتی ئەوە بووە 350,000 نەفەر بیمە بووە تقریبا 500,000 نەفەر کارگەر ساختمانی چاوەڕوانەوەنە کە بیمە بوون و 650,000 نەفەری فێران بلا تەکلیفن تشتە ئەویانە هەست کە بیمەکەیان وەخۆ معروفە چت کریە یعنی لەبین چێت. بەڵێ کاک مێرداد، بۆچی بابەتی بیمەی کرێکارانی بیناسازی بۆتە یەکێک لە داخوازیە سەرەکیەکانی ئەنجومەنی سنفی؟ ئەم ئەنجومەنانە لە ساڵی 1399 تا ئێستا چ کارێکیان بۆ دابینبوونی بیمەی کرێکارانی بیناسازی کردووە؟ بەحس ئەزانیی بۆچی بۆچە بابەتێکی ڕۆژی ئەنجومەنی لە سنفی ئەوەیە کە ئەم ئەنجومەنیە ئەسان لە سەرەتاوە کە دەستیان بە کار و فعالیت کریا کار ئەسڵیان یانێ مەسەلەی بیمەی کارگەران ساختمانی و سازماندادنە ئەم کارگەری لەسا و ئەسان جەذب ئەم ئەنجومەنیە تان بێژن بیشترین جەذبێکە کارگەرە ساختمانی جەذبەکەن مەسەلەی بیمەیە یانە تۆگەت بیمە لە مەسەلەی ئەنجومەنەکان حەست بکەی وەکە وەسەکە ئەم ئەنجومەنی ناوەڕۆکە خۆیان لەسەر کارگەر نزیکیان نەوێت و واقعیەتەکەی ئەمەیە. ولی ئەوەی کە بۆ بووە بەحسێکی چت بەحسێکی ڕۆژ لەبەرەوەی کە ئامارەکان یعنی ئاماری لە حکوومەتی
شتێکی وحشتناک نیشانەوە، یانە تۆ بەرەساس ئامارە حکوومەتی 26,000 حادثەیە محیتە کار بوو بەرەساس سازمانە پزیشکی قانونی 1900 نەفەر لە محیتە کارە گیانیان لەدەستداوە کە ئەم 1900 نەفەرە بیشتر لە نسبیان کارگەری لە ساختمانی بەرەساس ئامارێک کە ڕۆژنامەی شەرق مەسەن لە چەند ڕۆژی گوزەشتادایە ئەڵێ لە تەی 6 مانگە 1000 نەفەر گیان خۆیانیان لەدەستداوە لە محیت کارە کە 15% نسبەت بە ساڵی گوزەشتە بیشتر نیشانەوە. بنا بە ئامارەکان کشوەری ئێران جزوێ 130مین کشوەرە کە لە حادە نائەمنی محیتی کارە و چت بووە. ئەمە لە کنارە ئەو حەوادثە کە لە محیت کارە ئیمکانی هەست بەرۆکێ چت بگرێ بەرۆکە کارگەر بگرێت و دوچارە مشکڵاتە جدی بکات. بەحث مەسەلەی بیمەی کارگەران ساختمانی مەسەلەیەکی ڕۆژە ئەنجومەنەکان تەبیین کردن. بەڵێ کاک مێرداد، ڕۆژی 20 مانگی خەزەڵوەر پێداچوونەوە بەسەر ئیسلاحی مادەی 5 کرا لە مەجلیس. ئەم پێداچوونەوەی چ کاریگەریەکی لەسەر ڕەوەندی بیمەی کرێکاران هەیە بەڕایەوە؟ زانیش ئەو پێداچوونەوە لە 20 ئازەر ماها چت کراوە وەکو دووفۆریۆ یا ئستفساریە یا وەشێوەیەک ویرایشکردنە ئیسلاحیەی گوزەشتە کە 8 مانگە گوزەشتە بەرەساس 22% تا 30% سامە کارفەرما لە بیمەی کارگەران ساختمانیە هاتووە. حقیقەتەن هەر بار کە ئیسلاحیەتێک لەبان ئەم ئیسلاحی مادەی 5ەوە دەمایەندەوێت داوای شتێکەکەن حقیقەتەن شتەکانیان زۆر بێمەوردە و ئەمەڵەن سنگەندازیە و ئەمەڵەن جۆرێ خەریکن مانع ئیجاد دەکەن. یعنی تۆ دەرنەزەری بگرە لە مەسەلەی بیمەی کارگەران ساختمانی جەدیدەن هاتوون مەسەڵێن ئەم تەرحەکە 8 مانگ گوزەشتە بەرەساسە 22% تا 30% وەڵێن باعث بووە کە ڕکود ساخت و ساز ناو کشوەرە پشتێک و ساخت و سازێ نەکرێت و تاسیری دەبان زواجە بووە تاسیری دەبان اشتغاڵەوە بووە و ئێمە تەسلیمان گرێت کە ئیسلاحیاتێکی بکەین کە تاسیری بێت لەناو ئیجاد اشتغاڵ و جوانەکان ئاچاردان و زواجکردن و ئەم مەسالە ئەنگار کە کارگەرە ساختمانی لێرە جوت و جامعە نییە، ئەنگار کە ناتوانێت لە زواج کات، ئەنگار کە بەهای ئەم جامعە یا بەهای گرانبووینە ساخت و ساز فقط بیمەی کارگەر ساختمانی لە حاڵێکە بەحث لەسەر مەساڵح ساختمانی کە گران بووە تەیە یەک ساڵە گوزەشتە بان 150 بەرابەر مەساڵح ساختمانی گران بووە تەسیرە مستەقیمی لەبان گرانبووینە مەسکنەوە بووە. تەسیرە مستەقیمە بنگاوە و دەڵاڵغە لە ساخت و ساز تەسیرە مستەقیمی لەبان ساخت و سازەوە و حقیقەتەن سەهمە کارفەرما لە بیمەی کارگەر ساختمانی لە گرانترین حاڵەت یا 1 تا 3% یانە تاسیرێکی لەناو سوودە لەناو گرانبووینە ساختمانە نییە، بەس ئەمانە هەربار و نەفع کارفەرماوە و دەڵاڵی ساخت و سازیت هەمیشە ئیسلاحیە لێ تێرن. لەناو مستفساریە حقیقەتەن چەند مورد هەست کە چ ێشارێ پێ سەهمە تامین اجتماعی لە ئەو مقدارە بیمەی کارگەران ساختمانی لە ساخت و ساز کەمەکرێتەوە. یەک موردی لە ساخت و ساز ئضافەی غیرمجازەکە حق بینەی کارگەران ساختمانی لێ کەمەکرێتەوە، لە پەروانەی کەسبە کەمەکرێتەوە، لە تغییر کاربەری زەویە کەمەکرێتەوە. ئەمەڵەن ئەمە ئەو بوجەوە قەبلەن 7-8,000 بووە کەسێکی 10,000 بووە ئەم ڕامەسەن 4-5,000 پلیشی لێ کەمەکاتەوە. ئەمەڵەن ئەو تعدادە بیمە شدەی و 650,000 نەفرێکە ئەمەڵەن بیمەی ئەوانەیە کاتە خەتەروە دووچارێکی بلا تەکلیفیەوە. بە بۆچوونی ئێوە کاک مێرداد ڕێگای چارە چییە؟ ڕێگا چارە و ینی ئەنجومەنەکان و کرێکارانی بیناسازی چارەیان چییە؟ دەبێت چی بکەن لە بەرامبەر ئەم بێمافیانەدا؟ کاک مێرداد لەسەر ڕێگە چارەیە حقیقەتەن ڕێگە چارەکە ڕۆشن و مشخەسە. ڕێگە چارەکە هەر ئەوەیە کە بانشستگانە کشوەری ئەڵێن، یانێ هەر ئەوەیە کە فەرهەنگیان مەترەحیەکەن، هەر ئەوەیە کە کارگەری لە وڵات ئەهواز و قەبتەفە مەترەحیەکەن و حقیقەتەن حقوق کارگەر فقط لە کەفە خیابانە تێتەمەیان و بێجگاوە هیچ ڕاحەلێکی نییە، بەس ئەوەی کە ئایا ئەمکان پەذیرە بۆ ئەنجومەنەکان کە ئەم ڕاکارەکە کەفە خیابانە بۆ کارگەرێکی فەسڵی ساختمانی ئیجرا بکەن. حقیقەتەن ئەوە شتێکە کە ئەنجومەنەکانە شێ لە خۆیان بکەن. یعنی تۆ ئەنجومەنێکە 12,000 نەفەر عضویە، 20,000 نەفەر عضویە، 10 ساڵ فعالیەتە خۆی و 5 تا 7,000 نەفەر لە سەف بیما قراریان گرتووە. ئەگەر نەتوانێت تەجەمع لە
بەرابەرە مەجلس و لە شارستانەکان لە بابەر سازمان تەمینیشتماریە بخاتەڕێ ئەشی بازنگەریەکی جدی لە ناو کار و فعالیەتیا بکاتەوە و حقیقەتەن ئەبێ نقاط ضعف خۆی تەقویەت بکات یعنی ڕاهکارێک پێشگا ئەمەیە نییە لە رابطەتەوە کارگەری لە ساختمانی حقیقەتەن ئەوەی کە کارگەرەکانی گیانی ئەشە هەر بۆ حەداشی مەسئول و نسبەت بە سەرنوشتە خۆیان مەسئول و نسبەت بە ئەنجومەنلەکە لە نانە شەو بۆیان واجبترە یعنی تۆ دەنەزەری بکە ناکرێت کارگەر بێتەفاوت بێت بێتەفاوت بە تەوەقع ئەوەیە بێ بیمە بێت ئەبێ سەردان ئەنجومەنەکان کابێ و ماڵە خۆی بزانێت ئەبێ هاوکاری هەیەت مدیرە بکات چونکە لاچووی حقیقەتەن بیمە یعنی لاچوویە بیمەوە معنای نابودی و ئەنجومەنلە زان ئەنجومەنلە لە فرێ لە حازەکانە و تأثیر مثبتیان بۆ کارگەرە ساختمانی بووە هەر لە ئامۆزش و ئیمنی محیطە کاریانەوە هەر لە شۆرای حل اختلافیانەوە هەر لە قیمەتگوزاری سنفەکانە و هەر لە پەیگیری متاڵباتەکانیانەوە حقیقەتان ئەگەر ئەم جملە تەزبیح بێت خەیرێ لە حقوق کارگەرەکان تەزبیحەوێت و ئەبێ بیپارێزن و حەفزی بکەن. زۆر سپاس بۆیەوە کاک مێرداد بۆ قسە باسەکانتان من پرسیارێکم نەماوە گەرەتان هەیە ئاماژە بە شتێکی نەوتراو بکەن بفەرمون. حقیقەتەن تەنیا شتێکە ئەبێ باسی بکەی ئەوەیە کە نە لە مەجڵسا نە لە ئیدارەی کارە هیچ وەک تەرخێوە نەفت کارگەرە ساختمانی نەبووە من ئێستا سەیری ئەخبارەکانم کرد مەسەن لە یەک ڕۆژە گوزەشتا تەنانەت سن ئەفزایشە سن بانشستەکانیان داوە ئەڵێن بۆ پویایی جامعەز ئەفزایشە مزد منطقەییان داوە ئەڵێن ژن بۆ وەنەفع کارگەریە لە منطقەز کاهشە سەهمی بینی کارگەران ساختمانیان داوە ئەڵێن وەنەفع چتە وەنەفع کارگەریە لە حقیقەتە هەر تەرخێکە لەناو مەجلسا ئیجادەوێت تەسویب ئەوێت زدە کارگەریەوە کارگەرەکان ئەبێ وە سوورە متحدان لە مقاوڵیا بێستن. زۆر سپاس بە جەنابتان کاک مێرداد دووبارە سپاس کە بەشداری بەرنامەیەم هەفتەیەمان بوون. سپاس بۆ ئەوەی کام کاتان لە اختیار نەقرابوو. زۆر سپاس بۆیەوە. عزیزانی بینەری تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە کۆتایی بەرنامەیەم هەفتەی بەرنامەی تایبەت گەیشتین هیوادارین بەرنامەکە جێی سەرنجیەوەی عزیز بێت و تا بەرنامەیەکی تر هەر شاد و کامەرە.